کەشێکی زۆر خۆشە بەجددی زۆریش ساردە هەچەنە تۆزێک تاخیریش بووین لاتن خەڵک کە باری یەکسەر هەو بەزیتر ئێستا شەر نەچوە بچێ ینی ئینمان کردووە با بڵێن خۆشی خۆم لێ وەرگرتووە تۆ مەجاڵم من ئیتری وادارم هەر کەس ناتوە بێت سەرێک لێرە بات و ئەم چاخ و دەشت و ببینێت. کەشێکی زۆر خۆشە بەجددی من خۆم ینی خۆم زۆر حەزم لە بەفرە ئەموو ساڵێکیش کە بەفرە بارێ یین بۆ ئێرە ئیتر ئەمڕۆ حەزمان کردمێن لێرە هەنێ ڕەسم بگرین جەوێکیش بگۆڕین. ئێرە سێ چۆر نوع جورما بیزۆنە لەحم عەجینن وەکیاویر گۆشت پەنیر ئیپێکە بێکە و بەرهەمە خەرە خۆمۆلیە ئەمە میسڵ فێر بووین ئەم هاتنە ئێرە کومابە ئێرە دۆنۆی و قاسەکۆ زۆر لمەتکان. لحماجين خرقوشت خوماليا يقولشيا موسم الزستاني عالم تد لحماجينا خو لحماجينا خوشن سفرية بن لبو مال موسم كش شقوتا هورو بارانا عالم تيتن هافيني شهر باش هافيني مثلا خرشي برا دين اللحماجينا خون وتشتشي خوشة وباسی میوەکانت بۆ بکەم ئەمە میوەمان هەیە ڕۆژانە لێرە ئاڵۆگۆڕی پێکەین ڕۆژانە لێ ئەفرۆشین شتیشمانەوە نامێنێتەوە شتمان تازە تێرین و تازەیە فرۆشین بەیانی لە ئەلوای تێرین تاوارێکی نەپارە لەبەرۆ نوزبەیەکی کەم ئیسفادا خێنە سەری کام غەرازەی توێ بینی لا بڕوا ناکەم 250 دیاری ئیسفادەی وەسەرەوە بێت 100 دینار 150 دیاری خێنە سەری زۆر و بوون. ئەمە بەیانەن ساعت 5 مەچین بۆ ئەلوە ئەم غەرازێ لە تێرین بۆ نمونە ئەمە کۆڵان مزگەوتەکەیە ناسرا بە مزگەوتی گەورەی ناو بازار شتەکانمان زۆر جوانە هەتا بێژی جوانە هەرزانەیە نایتێرین جوان تێنی ئەمە فەرم سەریگە لەم پەڕتا ئەو پار ئەمە شتەکانمان جوانە ڕاقیە زۆر کەسێ لێرە معامەلاگە شتە هەڕاجی شێربان ئاربانەکان ئەوانە هەیە بەس بەڵام وەک ئەمەینە ئەمە دەرەجەیەکی ناو بازار پێژم بۆ نمونە تەماتە خیار باینجان ئەمانە چ جوان ئەمانە خیار تێن بە 700 دینار بانجان تێن بە 650 دینار هەل شتە 2 کیلۆ تقریباً 200 نارەخەین سەر 200 نارەخەین سەری بۆ نمونە بۆ ئەوانە